ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بڕیاریدا لە ماوەی ئەم ساڵدا پێشوازی بکات لە 10,000 پەنابەری سووری. ئەو هەنگاوەش کاریگەری گەورەی دەبێت لەسەر دۆسەی کۆچبەرانی سووریا لە خۆرئاوە. لەو بارەیەوە جۆن کیری وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند هەروەک باراک ئۆباما سەرۆکی ئەمریکا بەڵێنی دابوو وڵاتەکەی پێشوازی دەکات لە 10,000 کۆچبەری سووری. بە پێی ئەو زانیاریانەی جۆن کیری ڕایگەاندووە بڕیارەکە ئەو پەنابەرە سووریانە دەگرێتەوە کە لە ڕەوشێکی خراپ و دژواردان و لە ناو کەمپەکانی سەربارەکخراوی نەتەوەی گرتوەکان نیشتەجێکراون. هەروەک ئاماژەی کردووە بەوەی دەستگا ئەمنی و هەواڵگریەکانی ئەمریکاش بە وردی لێکۆڵینەوەیان ئەنجام داوە سەبارەت بە ناسنامەی ئەو کەسانەی لە چوارچێوەی بڕیارەکەدا ناویان تۆمار کراوە کە ژنان و بەساڵاتوان و خاوەن پێداویستی تایبەتیان تێدایە. وەزیری دەرەوەی ئەمریکا ئەوەشی خستووەتە ڕوو بڕیاری وەرگرتنی 10,000 پەنابەری سووری بەراورد بە ساڵی ڕابردوو 6 هێندە زیادی کردووە. هەروەک دووپاتی کردوێتەوە ساڵی دارایی ئەمریکا کە بۆ جێبەجێکردنی پلانەکە پشتی پێبەسراوە لە مانگی تشرینی یەکەمەوە دەست پێ دەکات و تا مانگی ئەیلولی ئایندە درێژ دەبێتەوە. بڕیارەکەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وەک بەشێک دەبێت لەو هەنگاوانەی گرتوێتە بەر بۆ ڕەواندنەوەی گومان و نیگەرانیەکان بەرامبەر دەستەوەستانبوونی لە ئاست قەیرانە مرۆیە گەورەکاندا. لە کاتێکدا کە لێشاوی کۆچبەران وڵاتانی ئەوروپای گرتەوە ڕێکخراوەکانی بەرگریکار لە مافەکانی مرۆڤ ڕەخنەی توندیان ئاڕاستی ئەمریکا کرد بەرامبەر بە سستی لە هەنگاونان بۆ پێشوازیکردن لەو کەسانەی کە لە دەست جەنگ و کوشتاری سووریا هەڵهاتوون. بەڵام ئۆباما بەرهەڵستی ئەو داواکاریانی کردو ڕایگەاند کە پێدەچێت تیرۆریستان لە ڕێگەی و پەنابەرانەوە دزە بکەنە ناو ئەمریکا و مەترسی بۆ سەر ئاسایشی وڵاتەکەی دروست بکەن.